زەرگام ناوچە دەشتایی و ڕووبارەیە کە داعش پاشکستەکانی لە مووسڵ وەک یەکێک لە مۆڵگە سەرەکیەکانی بەکاری دەهێنێت. بۆیە ناوە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە دەدات لە سنووری میحوەری خورماتوو. هێزەکانی پێشمەرگەش هەمیشە پەلامارەکانی داعشیان تێکشکاندووە. شەوی ڕابردوو سەعات 11 شەو هێزێکی چەکداری داعش هێریشیان کردە سەر ڕێبایەکی پێشمەرگەی ئێمە فەوجی یەک، بەڵام پێشمەرگە قارەمانەکان بە ئازایانە هیمەتانە بەرەنگاریان بوونەوە و چەندان لاشەی داعشیان پێبەجێ هێشتوونە. جێگری فەرماندەی لیوای 11 هێزەکانی پێشمەرگە ئاشکرای دەکات هۆکاری زیادبوونی جموجۆڵی داعش لە سنووری خورماتوو تەنها بۆ مانەوەی ناو و بەرزکردنەوەی ورەی چەکدارەکانێتی و مانەوەی حەویجەش بەدەستی داعشەوە هۆکاری سەرێکیە کە داعش پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە دەدات لەو سنوورە. خۆی بە حەقات حەویجە شوێنێکی گرنگە هەم بۆ کەرکووک هەم بۆ ئەم میحوەرە. ئەگەر بێت و حەویجە ئازاد بکرێ بە تەواوەتی چەکدارانی داعش لە هەموو میحوەرەکان تێگەشتێن و خۆیان پێناگیرێ. بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی تا ئێستا حکوومەتی عێراق ئامادە نییە بۆ گرتنی حەویجە. بە تەسەووری من گرنگی بۆ حکوومەتی عێراق زۆر نییە، چونکە ئەوەی کە بە ناوچەکانی خەڵکی کوردستانە بە کەرکووک و بە هەموو شوێنەکان بۆیە گرنگی بە حەویجە نادات. هیوادارین ئەگەر حەویجە ئازاد بکرێت بە دڵنیا ئەم شتانە هیچی نامێنێت. بواگەداربوون لە دۆخی سنووری خورماتوو و میحوەری سێی پێشمەرگە پاش تێکشکاندنی پەلامارەکەی شەوی ڕابردووی داعش بۆ سەر هێزەکانی لیوای 11 پێشمەرگە وەفدێکی وزارەتی پێشمەرگە سەردانی ناوچەکەی کرد. چی پێویستە بۆ ئەم میحوەرە جێبەجێ بکەین، وەکەم و کوڕەکان چی هەیە بۆیان جێبەجێ بکەین. ئاماجی سەردانەکەمان تەنها ئەوەنەیە بەنسبەت حەویجە عملی حەویجە و هەموو لە هەموو کەزاشکرا کە دواکەوتۆ بۆ پاش ئازادکردنی تەلافەر ئەوسا حەویجە دەست پێکە، بەڵام هێزی پێشمەرگە هەموو کاتێک ئامادەیە و ئامادە سازی کردووە بۆ ئەوەی کەوا بەشدار بێ لە عملی حەویجە لە داهاتووە. هێزەکانی پێشمەرگەی میحوەری خورماتوو سەنگەرەکانیان ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەکەن و ئەمەش وای کردووە کە شکست بە هەموو پیلان و پەلامارەکانی داعش بهێنن کە دەکرێتە سەر سەنگەرەکانیان. کاروان حەبیب، کوردسات نیوز، ناوچەی زەرگە.